لەگەڵ دانانی سیستەمی سۆلار دەبێت جیالەوەی کە چەند لەوحەیەک لە سەربانی خانووەکە یاخود باڵەخانە لە یاخودار شوێنێکە دایدنن لە شوێنێکی دیاریکراویش چەند پاترێک دادنن بەڵام ئێستا و بابەتە گۆڕاوە بابەتەکە چی لێ هاتووە بۆ جۆرێکە بۆتان باز دەکەم لەبری ئەو پاتریانە کە خەڵک کارەبا بەرهەم دێنێت بە نمونە بە ڕۆژانە 5 ئەمپێری پێویستە چی دەکات 10 ئەمپێر بەرهەمی دێنێ سۆلارە ئەوان 5 ئەمپێر بەکار دێنن 5 ئەمپێری دیکەش دەفرۆشنەوە بە حکوومەت جا ئەو پرۆسەیە بە سیستەمێک دەکرێتن لەگەڵ دانانی سیستەمی سۆلاری وزەی خۆر من بۆ بابەتە دەمێت قسە لەگەڵ ئەندازیار عەمار بکەم کاک عەمار سڵاو لێبێ دەمێت پێم بڵێ ئەم بابەتە چۆنە کە ئێستاوە خەڵک کارەبا بە ڕۆژ بەرهەم دێنێت و دواتر دەیفرۆشێتەوە شەو دووبارە دەیکڕێتەوە ئەم سیستەما پێ دەوترێت سیستەمی ئۆنگریت کەوا لە زۆربەی ئینڤێتەرەکانە بەردەسە ئەوانی کەوا خودی خۆی ئۆنگریدە یاخود هایبرێدە هەڵدەستین بە دانانی لەوحەی زیاتر لە بەرامبەر ئەوەی کەوا تۆ 5 ئەمپێر بەکاربێنی 10 بۆ 15 ئەمپێر بەرهەم بێنێ 5 وەرگرە بە ڕۆژ و ئەو 10 ئەمپێرە زیادەش ئەگەڕێنەوە بۆ حکوومەت لە شەودا بەبێ بەکارهێنانی پاتری تۆ ئەو 10 ئەمپێرە یاخود 5 ئەمپێر بەکاردێنیەوە وحدەکە بالعکس دەسوڕێنیەوە باشە ینی ئینڤێنتەرێکی وا دادنی بەڵێ لەگەڵ چەند لەوحەیەک بەڵێ ئەو کارەبای بەرهەمی دێنی بەڵێ چەندی کارت پێ کاری پێ دەکەی باقی دەڕوا بۆ حکوومەت باشە ئەو کارەبایە بە شەو یاخود با بڵێن بە زستان خەڵکی زۆرە و کێشەی هەیە بە هەمان ئەو هێزەی کە بە ڕۆژ کار دەکات بە هەمان هێز شەوەکەش کار دەکاتن بەڵێ تاکید ئەو ئینڤێتەرە ڤۆڵتێ دروست ئەکا بە 230 ڤۆڵت ئەو کارەبای حکوومەتیش نزیکە 220 بۆ 230 ڤۆڵتە کەواتە هەمان هێزیان هەیە باشە کاک عەمار لە ڕۆژدا بۆ نمونە من 5 وحدەی کارەبا دەفرۆشمەوە بە حکوومەت بەڵێ ئەو 5 وحدەیە دەگاتە شەو دەمێت هەمان 5 وحدە بکرمەوە بۆی بەکاری بێنم ئایا هەمان ئەو 5 وحدەیە بە هەمان ئەو نرخەیەکە بە ڕۆژ فرۆشتومە ئەوە دەبێت حکوومەت دیاری بکە و هێشتان کێشەی هەیە لەسەر ئەو بابەتە کە حکوومەت نرخەکەی دیاری نەکردووە کێشەکە لەسەر چیە کێشەکە لە دیاریکردنی نرخی ئەو کڕینی و فرۆشتنەوەیە بۆ نمونە حکوومەت پێت ئەفرۆشێتەوە بە 85 دینار ئەو لێت ئەکرێتەوە بە 15 دینار تۆ هەمان هێزت داوەتەوە بە 15 دینار ینی هەمان کارەبا تۆ بە 70 دینار دەیفرۆشی بە 15 دینار دەیفرۆشی بە 85 دەیکردواتە 70 دینار جیاوازی نرخیان بەڵێ ئەو کێشەکەیە هیواداری حکوومەت ئەو کێشەمان بۆ خەڵکە ئەنە ئەو کێشەیەتان هەیەوە تاکید باشە لە تا چەند خەڵکی ئێستا ڕووی لە سیستەمی وزەی خۆر و سیستەمی سۆلار کردو بۆی کێشەی کارەبای نەمێنێت زیاتر ئەو کەسانێکەوە داوای سیستەمی وزەی خۆر دەکەن دانیشتوانی دەرەوەی شارن لەبەر ئەوەی کارەبایان مستەمەر هێشتا یاخود بسوار کاتژمێریان پێ نەگەیشتووە ئەوانە زیاتر خواستیان لەسەرە